حەزەتی شا عوسمانی سراجەدین مەشهور بە شا عوسمانی دووڕوو دەفەرمێت کە حەزەتی شێخی نەجمەددین لە جەمعی مەشایخ و عالمانی سەردەمی خۆی بە عنوانی مدەڕەسی مەدرسەی بیارەی شەریفە حازر بوو کە لەو کاتەدا لە مەجلسیانە مامۆستایەک تەشریفی بوو بە ناوی مامۆستا سەید ڕەسوولی عەبابەیلی. شێخ هەر سەیری حەوشی خانەقای دەکرد، لە ناکاو فەرمووی زۆ ئەسپێکم بۆ بێنن، ئیشێکم هەیە و بۆ شوێنێک دەچم کەسیش لەگەڵمان نێت. خەڵک زۆر تەعەجوبیان کرد لەم حاڵەتی شێخە. شێخ تەشریفی چوو بوو حەڵەبچە، لە خێرا تەشریفی بردە ماڵی پاشا، فەرمووی تاهربەگم بۆ حازرکن. تاهربەگ هاتە خزمەتی شێخ. شێخیش کە تاهربەگی بی لە شۆنی سەلام و مەرحەباییانە، فەرمووی تاهر ئەوە تۆ لەسەری زیارەت بووی. مامۆستا تەڵقینی مردوویە کرد، لە دڵی خۆتا وتت ئەرێ ئەم تەڵقینە ئەو ئینسانم مردووە لەژێر ئەم هەموو خاکە چۆ حاڵیە بێت؟ بەلاتە وابوو کە تەڵقین بە مردوو ناگێت. بەڵام ئیسا من لە بیارەوە خوای تەبارەک و تەعالا بە ئیزنی خۆی منی لە ئەوەی کە لە مافی زەمیری توا بوو لە سڕی دەرونی تۆ بۆ ئاگدار کرد و ئیسا هاتگم بۆ ئەم شوێنە. تاهربەگی جاف کە ئەمەیە لە شێخ بیست، ئاو کەفتە نێوی چاوانی و خۆی خستە سەر دەست و پێش شێخ فەرمی قوربان لەسەر دەستان تەوبە ئەکەم و ئەگەر مەو بوو لای خوای تەبارەک و تەعالا ڕێگەیان پڕ ڕەحرەو بێت ئینشاء الله.